مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە چوارەم ڕۆژی جەژندا بە هاوبەشی لەگەڵ پەرلەمانتاران و ئەندامانی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی کورتەباڵەکان و کەم ئەندامان و خانەکانی چاودێری کۆمەڵایەتی بەسەر کردەوە. سەرەڕای جەژنە پیرۆزدە مامۆستا عەلی باپیر گوێی گرت لە گرفت و داواکاریەکانی کەم ئەندامان و کورتەباڵەکان بەتایبەت خراپی دۆخی ژیانیان و کەمکردنەوەی موچەکانیان. بەنسبەت وەزع و بارودۆخی ئێستاش من هەر ئەوەندە دەڵێم ئێمە ئەگەر هەرێممان هەبێ و ئەگەر لە داهاتوودا کە هەوڵ دەدەین دەوڵەتمان هەبێ زۆر گرنگە ئەو حەقیقەتە بزانین کە هەرێم و دەوڵەت و سربەخۆیی هەموو ئەوانە ئامرازن بۆ ئامانجێک کە بریتێ لە خزمەتی خەڵک. دەوڵەت هەبوون ئامانج نییە، هەرێم هەبوون کە ئێسامە هەرێمێکمان هەیە ئامانج نییە، وەسیلەیە و ئامرازە. ئامانجەکە بریتێ لە خزمەتی خەڵک. بۆیە بەر لەوەی بیر لە هەر شتێ بکەینەوە ئەم هەرێمە ئایا هەر بەو شێوەیە کە تا ئێستا هێناومانە ئیدارەمانداوە بۆ شێوە بەردەوام بین، یاخود ئەم هەرێمە بیگۆڕین بە دەوڵەتێکی سەربەخۆ دەوڵەتی کوردستان، بەر لەوەی بیر لەوە بکەینەوە دەبیر لە محتەوا و نێوەڕۆکەکەی بکەینەوە. هەر یەکە لە سەرۆکی لقی سلێمانی کورتەباڵەکان و یەکێتی کەم ئەندامان ستایشی سەردانەکەی مامۆستا عەلی باپیریان کرد و ڕاشیان گەیاند هەرچەندە کۆمەڵ لە حکومەت و دارایی گشتیدا دەستی نییە، بەڵام هەرچیان پێدەکرێت درێخی نەکەن، چونکە کەمکردنەوەی موچەی کەم ئەندامان و کورتەباڵەکان نەدەبوو بە هیچ جۆرێک دەستکاری بکرێت، یاخود دەبوو لە دوای هەموو فەرمانگە و بەڕێوەبەراتیەکان ئەو کارە ئەنجام بدرایە. یەک معقولی تیانێ مامۆستا حەڤە ساڵە داوا لە کەسێ بکەی بڵێ 10 دقە بمبینە نەتوانێ بوو بینێ. بۆ یعنی بۆ نامابینی ئەگەر گەڕین ئەگەر گولین ئەگەر جاش بووین ئەگەر خیانەتمان بە نیشتیمان کردووە ئەگەر وڵاتمان فرۆشتووە یعنی خۆ ئەوەی کە ئێستا ئەمڕۆ لەم قاعەیە زۆری لە پێناوی ئەم وڵاتە وای لێهاتووە. کورتەباڵایەکی داما و بە دەرزیە کورتەباڵا بووە، نابینایە کە بە دەرزیەک نابینا بووە، کەمەندامێکە ئەڵخامێک پیاتەقیوێتەوە قاچێکی لە دەستداوە. موسیبەتی ئەم و نیشتیمانە ئێمەی کەمەندام کردووە، سەرباری کەمەندام بوونمان دەوڵەتەکە حکومەتەکەش و هەرێمەکەش هاتوون برسی کردوین، سەرباری برسیکردنەکەش کەسێک نییە گوێت لێ بگرێت. ئێمە سوپاسی بەڕێز کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا عەلیەکەین کە بەرامبەری حکومەت و کەمدەڵەکانی بووەتەوە. ئەمە شتێکی باشە زۆر زۆر بە تایبەتی بۆ فەقیر و هەژار و کەم دەرامەت بە تایبەتی. ئەمە سەدایەکی چاکیەیە بە هەموو شێوەیە. 6,000 دینار وەرەگری، ئەو 6,000 دینارە من ناوە زەکات ئەگەر بە شێوەیەک لەلایەن حکومەتشەوە نادرێەوە، منە دام لەلایەن هەندێک کەسی دەوڵەمەندەوە لەلایەن وەزارەتەکان و لەلایەن حکومەتەوە تەکلیفی لێکرێت و ئەو پارەیە ئەوەنە بە چاوێکی کەم سێر خاڵ پێداویستی تایبەت دەکرێت لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە. دوا بەدوای ئەوە مامۆستا عەلی باپیر و شان دیاوەری سەردانی خانەکانی چاودێری کۆمەڵاتیان کرد و خانەی بە ساڵاچوان و نەوجەوانان و مناڵانی بەسەر کردەوە. زۆربەی کارمەندەکانی ئەو خانانە گلەی ئەوەیان دەکرد کە موچەیان زۆر بە خراپی پێدەدرێت، تەنانەت دوای لێ هاتووە بەخۆ بە خشکار دەکەن. بەڵام لەگەڵ ئەوەشدا ستایشی هاتنەکەی ئەمیری کۆمەڵی ئیسلامیان کرد و ڕایان گەیاند ئەوەی لە دەستیان دێت ئەنجامی بدەن بۆ باشکردنی گوزارانی ئەو کارمەندانە. دیارە هاتنی ئەو بەڕێزانە و هاتی مامۆستا عەلی باپیر بەرزنە خاندنی ڕۆڵی ئەو داد و چاودێرانی و کارمەندەکانی ناو خانەکان وەکو بەڕێوەبەرایەتیمان دەستخۆشی لێکرد سوپاسی سەردانەکەی بێت. ئەوەی لە ئێمە کە پێویستمان بێ وەکو خانەکە دیارە معاناتمان زۆرە لە خانەکانە بەهۆی کەمی دارایی و نەبوونی بوجە و قەیرانی دارایی وای کردووە کە بارودۆخی خانەکان باش نەبن. بەسەرکردنەوەی کەم ئەندامان و کورتەباڵەکان و خانەکانی چاودێری کۆمەڵایەتی لەلایەن مامۆستا عەلی باپیر و وەفدی یاوەری ئامانج لێی لە نزیکەوە ئاگاداربوون لە گرفتەکانیان بوو بۆ ئەوەی هەرچی دەتوانێت و وەکو کۆمەڵی ئیسلامی لە دەستیان دێت بۆ ئەو چینانەی کۆمەڵگەی ئەنجام بدەن. ڕامی عوسمان کەناڵی ئاسمانی پێام سلێمانی.